خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. زۆر باس لە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرا و لە دوای هاتنی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا بۆ سەرۆکی ئەمریکا ترسێکی زۆری دروست کرد بە جۆرێکە پێیان وا بوو بژاردەی یەکەمی ترامپ شەڕە بێ، بەڵام ئێستا وردە دەستی کردو بە پلانێکی تر ئەیان ترسێنێ ئەگەر ڕازی نەبن ئەنجا پلان بی ترامپ شەڕە. ئێستا ترامپ لێرەیە واتە لەو دەوروبەرێ لە سعودیە. ئەمڕۆ پێشوازیی زۆر تایبەتی لێکرا، کۆمەڵێک گرێبەستێکی تایبەتی 600 ملیاری و بەرهێنانیشی لەگەڵ سعودیە واژۆ کرد. گۆڕانکاریەکانی ناوچەکە بەرەوکوێ، عێراق لەو ناوەندەدا بەرەوکوێ، لەناو هەموو ئەو گۆڕانکاریانەدا کە هەمیشە هەندێک لە سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان باسییانە کرد کە گۆڕانکاری بەڕێوەیە و ئەبێ خۆمان لەگەڵ گۆڕانکاریەکان بگونجێنین. ئەم گۆڕانکاریانە کامانن و بەهاتنی ترامپ چی ئەگوزەرێت. خۆ هەڵۆشانەوەی پارتی کرێکارانی کوردستان لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانەدا هەم ئەوانە شرۆڤاکەی لەگەڵ بەڕێز هۆشیار عومەرعەلی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان. خێربێکان زۆر سپاس، خۆشحاڵم کە جارێک ئێمە شەروە بەرنامەکەین. ڕەک لە دابەزینی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ خاچی سعودیە و دەست پێ بکەین. ئەم دەستپێکی سەردانەی بۆ ناوچەکە و هەڵبژاردننی سعودیە لە چیەوە سەرچاوی؟ بەڵێ دیارە دۆناڵد ترامپ لە خولی یەکەمی یەکەم سەردانی کە عادەتەن سەرۆکەکانی ئەمریکا یەکەم سەردانیان کە هەڵبژێرن بۆ یەکێک لە هاوپەیمانەکانیانە بۆ نەکەنەدایە وڵاتێکی ترێ لە ئەوروپا وڵاتە دیموکراتەکانە ئەو لە خولی پێشوشە بە هەمان شێوە چووە سعودیەوە پەیوەندیشی قوڵیشیان دروست کرد لەگەڵ محەممەد بن سەلمانە و بە جۆرێک لە جۆرەکان ڕەزامەندی ئەوانی هەبوو بەو گۆڕانکاری کردی لە سیستەمی سعودیە کە عادەتەن برا شوێنی برایە گرتەوە، ئەم شوێنی باوشی گرتەوە بوو بە جێگری باوشی. ئەم دۆخەی ئێستا دوو گۆڕانکاری ڕەشیتەیە کە ئەبێ ئەمە تێی بگەین. یەشیان ئێمە لە بەردەم چرخێکی نوێ یاخود دۆخێکی نوێی سیاست و نەزمی نێودەوڵەتیین بە چ مانایەک بۆ مانایی لە ڕوخانی سۆڤێتەوە هەتا توانین بڵین 2015 جیهان تاک جەمسەری بوو تاڕادێ، یعنی ئەمریکا چی بیویستایە ئەی کرد، چکە هێزی سەربازی هێزی ئابووری یەکەم بوو، هێزی دیبلۆماسی یەکەم بوو لە جیهانە. بینیمان بۆ نمونە بەبێ ڕەزامەندی UN هات عێراق و کە ئەندامینێتەوە گرتوەکانەوە و بە حساب سەروەری هەیە ڕوخاندی، تەداخلی کرد لە لیبیا، تەداخلی کرد لە یەمان، لە زۆر شوێن لە سووریا هەتا دوای 2015 ینی تقریبن کۆتایی ئیدارەکەی بایدن و هاتنی ترامپ ئەم هاوکێشەیە گۆڕات، چونکە هەم چین بەهێز بوو هەمیش پوتن بۆ یەکەم جار دورگەی قڕمی گرت و تەداخلیشی کرد لە سووریایە ئەمریکا نەیتوانی هیچ بکە، نەیتوانی ڕێگری لێ بکە. ئەم سیستەمەی کە لە دوای جەنگی جیهانی دووەمیشەوە هەبوو کۆمەڵێک تایبەتمەندی هەبوو کە ئەمریکا خۆی بنیادی نابوو. یەکێک لەوانە پشت بە ئەستور بوو بە ڕێسا، بە ئینگلیزی پێڵەن ڕول بیست سیستم، یعنی یاسا هەبێ ڕێسا هەبێ. ترامپ باوەڕی بەوە نییە. هاتنی ترامپ گەڕانەوەی پیاوە بەهێزەکان و سەرکردە بەهێزەکانە، نەمانی هێزی نەرم و هاتنی هێزی ڕقە، ئەوەی لە ئینگلیزیا پێڵەن سۆفت پاوەر هارد پاوەر، ینی بۆ نەجاران ئەمریکا پێ ڕوانینێکە بۆ ئەمریکا هێزی نەرمی لە ڕێی دیبلۆماسیەوە بۆ نە USA کە ئەم هەڵی وەشانوەتەوە ئەتوانێت ڕای بگۆڕێت، ینی شەڕەکە هەر شەڕی بۆ سەربازی نییە بەوە بیکە. لە هەمان کاتە سێ بنەمای هەبوو ئەم سیستەمی نێودەوڵەتی. یەشیان بازاری ئازاد بوو. ترامپ باوەڕی بۆ نییە و بینیمان هەر کە هاتەوە ئەو شەڕوانەکەی زیاتر ئابووریە، بانەت بسڕێنم، بەڵام ئابووریە، بەڵام دووشت هەیە عادەتەن کۆماریەکان محافظکارەکان لە ئەمریکا جیایەکەنەوە. بازاری ئازاد فری تریت جیاکەنەوە لە فێر تریت کە بازرگانی دادپەروەرانە. بەمانایەکی تر ترامپ نەک ئێستا چاوپێکوتنەکانی هەیە لە کۆتایی هەشتاکانەوە ئەڵێ ناکرێت ئێمە یابانە پارێزین، ئوسترالیا پارێزین و بەڵام هەر ئێمە پارە سەرفەکەین، هەر ئێمە شتەکڕین و ئەوان شتی ئێمە ناکڕن بۆ نمونە. ئەمنا یەکسانیە هەیە لە ئابووریە. لەبەرەوە هەر کە هات ئەو شەڕی گومرکی دەست پێ کرد کە کەموێ نەبوو. یەکێک لە دوورگەکان بەس پێنگوینی تیاژی کە کردبوویان باجی بەسەر ئەوانیشە سەپاند بوو بوو بین لە ئەمریکایانی. تایبەتمەندیکی تری ئاسایش بوو.
کە بۆن ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی و ناتۆی دروستکرد بوو لە دوای دوم جەنگی جیهانیەوە بۆ ڕوبەڕووبوونی سۆڤێت و پاراستنی ئاسایشی خۆی و هاوپەیمانەکانی ترۆمپ بە ئاشکرا ئیش لەسەرەوە کە ئەم سیستەمە بۆ نە ئەوروپیەکان ئەڵێ خۆتان بەرپرسیارن چیەکەن بڕۆن بیکەن خۆتان پارێزن. تایبەتمەندێکی تری هاوکاری بوو، هاوکاری نێوان دەوڵەتەکان بوو. ئەم باوەڕی بەوە نییە. ئەوەی کە ئەمریکا ئەوێ سیاسەتەکەی چییە؟ یەکەم جار ئەمریکا فەرست، ینی هەتا ئەمریکا وەستابێ بەرژۆن هیچ وڵاتێک لە بەرچاو ناگرێت. طبعاً سیاسەتی ترامپ ڕیشەی هەیە لە تاریخە. بۆ نمونە یەکێک لە دروشمەکانی ئاسایشە لە ڕێگەی هێزەوە، ئەمە ڕۆناڵد ڕێگان بەکاری هێنا. یەکێک لەوانەی کەوێ سیاسەتی لاتەریک خواست کە ئەمە لە ئەگەڕێتەوە بۆ وتاری جۆرج واشنگتن کە یەکەم سەرۆک بوو کە ئەمریکا تێوە نەگلێ لە دەرەوە. ترامپ ئەڵێ ئێمە چوینە عێراق، چوینە ئەفغانستان، هاتینە ئەم منتیقەی، ئەمڕۆ لە وتارەکەی لە سعودی ئەوەی وت و ئاماژەیەکی دا وەکو هێرشێکیش بۆ سەر مەحافزکارە نوێەکان ئەوانی زیاتر لە ئیداری بوشا کۆبوونەوە دیک چینی و ڕەمزفێلدۆمانە کە ئەمانە ئێمەیان بردە چەندین جەنگەوە نەتیجەی نەبوو دەرکەوت بە گەشەپێدانی ئابووری تۆ ئەتوانی پێشکەوتن دروستکەی و بەرژەوەندی ئەمریکاش بپارێزی. لە هەمووی گرنگتر ئەبێت تۆ لە دۆناڵد ترامپ تێ بگەی بتوێت لە ئەمریکا تێ بگەی جاران بەڵێ ئەخرانود مەسەلەن ببوورە قسەیەکیانەکری ئانود کاکەوە ئەمریکایە و یاسا و سیستمی هەیە و ئەو سەرۆک ناتوانێت و تەنها توانێت دیفاع لەو یاسا و سیستمە بکە ئەوە بەڕێوە ببا و بەگەڕێخا و ئەمانە بوو ینی ترامپ ئەتوانێت شت بگۆڕێ. جیاوە ترامپ تەمان دیاردەیەکە خۆ دەزانی لە ئەوروپا تەسیری هەیە. ئێستا دۆناڵد ترامپ کە هات لیبراڵەکان لە کەنەدا جەستن ترودۆ وەزعیان زۆر خراپ بوو. بەڵێ کارنی چووە شوێنی بردیانەوە چونکە ترامپ ئەمانە هێرشی کردە سەریان. ئالبەنیز لە سەرۆکوەزیرانی ئوسترالیا وەزعی خراپ و بردیەوە. ئێستا تێگەیشتن لە ئەمریکا یەکسانە بە تێگەشتن لە دۆناڵد ترامپ چکە وەکو تۆوتی لە ڕابردووە وڵاتان بیان ویستایە کاریگەریان هەبێ و تێبگەن لە سیاسەتی ئەمریکا ئەبوو تێبگەن لە ڕوانینی CIA پێنتاگۆن وەکو وەزارەتی بەرگری وەزارەتی دەرەوە تەماشاکە وەزیری دەرەوە جێبەجێکاری پەیوەندی دەرەوە و دیبلۆماسی ئەمریکایە. ئێستا دۆناڵد ترامپ کێی کردووە بە دانوستکار بۆ خۆی لەگەڵ رووسیا ویتکۆفی کردووە لەگەڵ رووسیا ویتکۆفە بۆ کەیسی ینی هەستەکەی وەزیری دەرەوە تەنها دیکۆرە. ویتکۆفیشی لەگەڵا بزانام لە سعودیە. بەڵێ ترامپ لە خولی یەکەم دەرسێکی وەرگرت. مەتیسی دانا تڵرسنی دانا مەگۆرکی لەگەڵ بوو مەکماستەر وەکو ڕاوێژکاری ئەمانەی لە کوێ دانە دوایی ئەمانە کێشیان بۆ دروستەکرد. ئەم جارە تیمێکی هێناوە ئەوە جێبەجێ ئەەکەن کە ئەم ئێوێ کورد وتەنی جەماعەتی ئەشهد بیلای وە لە هەمووی گرنگتر لای ترامپ بە درێژایی ژیانی ئەوەی کە پێڵێن وەفا لۆیەڵتی خۆی ئێڵێتەوە. ینی ئەوانەی پێشووکە لەگەڵی بوون ئەرقەلیان بۆ دروستکە. ئێستا بۆ نمونە ئەو بۆچی ویتکۆف دانا چونکە ئەزانی ویتکۆف ڕازگۆ ئەبێ لەگەڵی ئەوەی کە پێویستە ئیگەێنێ پەیامەکەی ئەوەشی کە پێویستە بۆیە هێنێتەوە. جا زۆر جارە وترێت دۆناڵد ترامپ لێ تێ ناگەێت. دۆناڵد ترامپ کتێبێکی نووسیوە لەسەر ئەمە هوەری ئاڵۆوێڵ The Art of the Deal کە تۆ چۆن ئەتوانیت ئەوەی مامەڵە بکەیت. هەموو شتەکانی یانیسا دوو تێگەیشتن هەیە بۆ دۆناڵد ترامپ. یەکیان خۆیەتی خۆی بە سەرکردەیەک و سیاسیەک و مامەڵەکارێکی عەبقەری ئەزانێ هاوادارەکانی بە ڕزگارکەری ئەمریکای ئەزانەوە دوو جارە دەنگی پێدەن یەک جاریکە لە تاریخی ئەمریکایە ڕوویاوە سەرۆکێک یەک خولسەرۆک بێ و دوایی بگەڕێتەوە. بەڵام ڕکابەرەکانی چۆنێ بێنن بە مەترسی لەسەر ئەمریکا بە تێکدەری هاوپەیمانەتەکانی ئەمریکایی بێنن. ئەو ڕۆژانە چاپێکەوتنیەکی کرد لێ پرسێ بێژەرەکە ئەڵێ تۆ پێت وایە ئەرکی و پاراستنی دەستورە کە سەرۆک سوێن دەخوا ئەڵێ سوێن دەخۆم دەستور بپارێزم ئەوی نازانم. ینی بۆ نمونە هاوڵاتی ئەمریشی ئەگرێت ڕوانەیەکە بۆ وڵاتانی تر لە دەرەوەی ئەوە ینی بەگشتی کەسایەتەکەی خۆی ینی حزبی کۆماریەکان کۆمەڵێک بنەمای هەبوو. ئێستا حزبی کۆماریەکان یەکسانە بە دۆناڵد ترامپ ئەوانشی لەگەڵی هاوڕانین لە پشتی پەردە و یەک کەس ناوێرێ بە ئاشکرا ڕۆبەڕووی بێتەوە چکە ئەزانن بەس دژی دۆناڵد ترامپ قسە بکەن جاری داهاتوو لە هەڵبژاردنە سەرکەوتوو نابن. ئەو قوتی هەیە بەسەر کۆماریەکانە هەر حزبەکە بووە بە حزبی دۆناڵد ترامپ. بۆ نمونە کۆنزەرڤەتیڤەکان بە گشتی لەگەڵ بازاڕی ئازادن لەگەڵ حکوومەتی بچووکن لەگەڵ کەمکردنەوەی باجن یعنی فەلسفەیان هەیە چۆن چەپەکان و لیبراڵەکان فەلسفەیەکی دیاریکراویان هەیە دەسەڵاتی زیاتر بدرێ بە ویلایەتەکان هەتا دوایی سە بۆ نمونە وەزارەتی پەروەردەی هەڵۆشانەوە کە ئەمە کاتی خۆی جیمی کارتەر دیموکرات بوو دروستی کردبوو. یعنی ڕێک پێچەوانی ینی فەلسفەیەک و شتێکی دیاریکراوی نییە. زۆر جار لێشێ پرسن ئەڵێن تۆ لەسەر چی لەگەڵ کیان ڕاوێژەکەی لەگەڵ خۆم گوێ لە خۆم ئەگرم. هەر بەڕاستیش ڕاوێژکاری نییە ینی ڕاوێژکاری هەیە
بەڵام جاری پێشوو بە شێوەیەک لە شێوەکان داخکرا بۆ نمونە جۆن بۆڵتنی بۆ هێنا خۆی لە جۆن بۆڵتنم بۆیە هێنا چونکە کە لەگەڵ کۆریا گفتوگۆمە کە جۆن بۆڵتن ڕێیەوەیە کۆریا بڕوخێنرێ بە جەنگ کە لەگەڵ مایە لە ژوورەکە بۆ دانوستان کۆریەکانە ترسن ینی گورگی پیشانەیە بۆنە بەڵام دوای جۆن بۆڵتن دەرچوو کتێبێکی لەسەر نووسی وە جۆن بۆڵتن زۆرترین ماوە لەگەڵی بۆ ئەو کتێبی لەسەر نووسیوە ئەڵێت باوەڕێکی دیاریکراوی نییە باوەڕی ئەگۆڕێت سە بۆ نمونە ئەمریکا وەک وتمان لە دوای ڕوخانی سۆڤێت و یەکێک لە بنەماکانی ئەگەر بە قسەش بوو بێ بەهاو دیموکراسی بوو یعنی زۆرجار لەگە وڵاتێک پەیوەندیان ئالۆزیتەکە و لەسەر بنەمای ئەوەی مافی مرۆڤ پێشێلەکە لای ترامپ ئەم شتانە گرنگ نییە مافی مرۆڤ دیموکراسی ئێستا هاتووە بۆ سعودی ئەچێتە ئیمارات ئەچێتە قەتەر بۆ نمونە طبعاً زۆر جار وای پیشاندا کە پێشبینی نەکراوە بەڵام ترامپ داوای ڕۆحتەکە بۆی بەدەست و قاچی ڕازی ینی ڕازی بیبی بەڵێ چونکە سعودیە لە خولی پێشوو لە کاتی ئەم کامێنە یەک لە وڵاتانی زۆرترین پەلامەریە سعودیە بوو کە ئێمە سعودیە پارێزین پارەی ملیارها دلار سەرفەکەین ئەوان پارێکی زۆریان هەیە و هیچ سەرف ناکەن طبعاً دەوڵەتانی کەندا و زۆر باش لەمە تێگەشتون کە وەکو تۆ باسە کرد کۆمەڵە گرێبەستی زۆریان کرد ئەمڕۆ لە پێشەکی پێش بەرنامەکە باسم کرد قەتەر یەک فڕۆکەی 400 میلیۆن دلاری بە دیاریاوە پێی بۆ نمونە تاکە دەستوری ئەمریکا ڕێگە بۆ نایە باڵسەڵی خۆ من شێت نەبووم دیاری ڕەتکەمەوە ئەنی باش تێی گەیشتون چۆن مامەڵی لەگەڵاکە لەبەرەوە دۆناڵد ترامپ دیدگای وایە ئەگەر تۆ پەیوەندیت باش بێ لەگەڵ ئەو پەیوەندیت لەگەڵ ئەمریکا هەیە باشە و ئەمڕۆژ وەسف سەنایەکی زۆری محەممەد بن سەلمانی کرد بەڵێ ئەمە دەرەنجامی ئەوە بوو کە ڕێک چۆتە سەر فرێکوێنسی ئەو ئەزانی محەممەد بن سەلمان مەبەستمە محەممەد بن سەلمان وەکووتم کە خولی یەکەمیش هات بە پشتیوانی ئەمان و ڕەزامەندی ئەمان تا ڕادەیەکات پەیوەندیەکی زۆر قوڵی لەگەڵ جەرەد کوشنەر هەبوو کە زاوای ترامپ بوو لە خولی پێشووە لەگەڵی بوو لە مەوزوعی خاشقچیە ئەمریکا تقریباً بێدەنگ بوو لەو مۆزوعەیە دوایی هەڵبژاردنەکەش دەرکەوت سەروی 2 میلیارد دلار سعودیەوە بەرهێنانی کردووە لە کۆمپانیەکەی کوشنەرە لەبەرەوە دۆناڵد ترامپ گرنگترین شت لای لە هەموو وتارەکانە ئەڵێ ئێمە ئەمریکا بەهێسترەکەینەوە دەوڵەمەندتری ئەەکەینەوە ئەڵێ خەزیێنەی ئێمە بەهۆی ئەم هەموو کێشەی لە جیهانە هەمانە ئەو هەموو پارەی سەرفێکەین بەتاڵ بۆتەوە بێ پڕیکەینەوە سە بۆ نەیوەسەیت ڕێکخراوێکی زۆر گرنگە لەم سەر بۆ سەری جیهان کاری ئەکرد کاتی خۆی لە کوردستانە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە ئەفریقا ڕۆڵی زۆر گرنگیانەیە بۆ کۆمەڵێک لەو نەخۆشیە باوانەیە کە هەیە هەردای خست لە کاتێکا کۆنگرێس دروستی کردو ئەبێ کۆنگرێس ڕەزامەند بێ ئەم حسابی بۆ کۆنگرێسیش نەکرد دایخست بەڵێ باش چی ئەوێ لە سعودی ئێستا جگە لەو 600 ملیارەی کە بۆ بەرهێنانی پێکرد و بەشێکی کاش و بەشێکی ئیتر بوردەکاری هەیە لە ناو دیتەیڵی ئیشەکەیە خۆی سێ ئەولویاتی هەیە دۆناڵد ترامپ بەگشتی بۆ جیهان و بەتایبەتی بۆ ناوچەکەی ئێمەش یەکیان مۆزوعی ئابووریە دیدگایەکی ئەچێتە چوارچێوەی ناسیۆنالیزمی ئابووریە بەڵێ من ناسیۆنالیزمان هەیە کە ئەم گرنگی بە ئابووری ئەمریکایە ئەمریکا تەماشتی زۆرە بۆ فرۆشتن سعودیش ئەیکڕێ ئەو ئینانە ئەکا یەکی لەو کێشانی لە ئەمریکا دایم هەیە نرخی سوتەمەنی ئەوانێ بەهۆی ئەمەوە ئەتوانێت کاریگەریدا لە بیرمانە بایدن ڕخنێک لە سعودیە کە سعودیە سزایە دوای محەممەد بن سەلمان کە بایدن چوو داوای لێکرد کاتی شەڕی ئۆکرانیا نرخی نەوت کەم کاتەوە نەک ڕازی نەبوو زۆر بە ساردیش پێشوازی لێکە بەس کەس ناتوانێت تعامل لەگەڵ دۆناڵد ترامپ دۆناڵد ترامپ لەو قسانەی کە ئیکات دایم مەڵێ کە من سەرۆکم هەموو جیهان ڕێزمان لێکرێ من وەکو بایدنی خەواڵ و نیم بۆی پێڵێ سلیپی جەو بە ئینگلیزیەکەی ئەمە یەشیانە دووهەم ترامپ دیدگای جیاوازی چییە لەگەڵ ئیدارەکانی ترا بەشێک لە ئیدارەکان بۆ نەبووش لە قۆناغێکە پێیان وا بوو چەک و شەڕ چارەسەرە یعنی دیدگا و ڕووکردیان بۆ چارەسەری کێشەکان لە عێراق لە ئەفغانستان لە ناوچەکە جەنگ بوو هەندێکی تر بۆ نە بیل کلنتن پێشتر کارتەر ڕووکردێکی سیاسیان هەبوو بۆ نمونە تۆ بتوێت لە منتیقا ئیستقرار هەبێ پێویستە کێشەی فەڵەستین و ئیسرائیل حەلکەی دۆناڵد ترامپ لە پێشوو شارڕایگەیان ئەوەی پێوترا سەفقەی قەڕنە پێی وایە هەموو کێشەیەک بە ئابووری چارەسەرە بێ بۆیە چوو ئەو ڕێکەوتنامەی ئیبراهیمی کرد لەگەڵ لەبینی ئیسرائیل و بۆنە ئیمارات و بەحرین و مەغریب و ئەو وڵاتانەیە یەکێک لەو شتانشی کە ئەولویاتی ئەمەیەتی کە ئەولویاتی ترامپ ئەمەیە کە ئەم ڕۆژ باسی کرد کە هیوادارە سعودی شتێتە چوارچەوەی ئەم ڕێکەوتنانەوە کە لەو بەشەی لە وتارەکەی جۆرێک لە بێدەنگی دروست بوو چکە لەو دۆخی لە فەڵەستین و غەزە ئەگوزارێ زۆر قورسە بێ بۆ محەممەد بن سەلمان
بەو ئاراستە بڕوە حتا لە کاتی بایدنە هەواڵ دەزیان بە هەواڵ کرد بۆ پۆلەتیکۆ کە وتبووی بە ئەمریکەکان توی ڕەنگە وەکو سادات بمکوشن یانی مەترسی هەیە لەسەر ژیانم من چکە دۆخێک هەیە جیهانی عەربی و ئیسلامی چکە سعودیە پێگەی جیاوازە لە وڵاتەکانی دیکە بەهۆی ئەوەی مەکە و مەدینەی لێیە بەنی جۆرێک لە مرکزی هەیە قورسە بۆ ئەم سناوجینی برایم بەڵێ ئەولویاتێکی تری ئەوەیە کە دۆناڵد ترامپ پێی وایە کەسایەتی بەهێزی خۆی ئەتوانێت بۆ نە بە تەلەفۆنێک هەموو شتێک هەلکە پێشەوەی بێ بەسەرۆکە و من ببم بەسەرۆ قساکەم لەگەڵ پوتین و زلنسکی جەنگە وەستێنم لەبەرەوە ڕۆژێکی وەستێنم بەڵام زۆریشی بەسەراتێن پەڕێ بەڵێ بەڵام بینیمان بۆ نمونە لەگەڵ ئۆکرانیا تەحملی زۆر خراببوون لەگەڵ زلنسکی ئێست دوای تو ئۆکرانیان ناچار بوو ڕێکەوتنی بکات لەسەر کانزار دەگمەنەکان ئەمەیەکێکە لەو کێشانەی کە لەم سەدەیە ڕوبەڕووی ئەمریکا و بەشێک لە ئەوروپا بێتەوە زۆرێک لەو کانزار دەگمەنانە بۆ نە لە چینە لە وڵاتانی دیکەیە بۆیە لەگەڵ چینیش دانیشتن و ئەو پێناسی گومرکی هەبوو کەمیان کردەوە بەگشتی دۆناڵد ترامپ ئەولویاتی ئەمریکایە زۆر باوەڕی بە سیستەم و بەڕێسا و بەمە نییە پێی وایە هێزی ڕق ئەخوا بە قسەی خۆش ناتوانانی بچیت وەکو دیبلۆماتکارێک دانیشی و بە ئەدەبەوە قسە بکەیت ئەبێت تونبی بەرامبەر بە دۆست و دوژمنەکانە جیاوازی ناکە ینی بۆ نمونە کەنەدایەکێکە لە وڵاتانی نزیکترین هاوپەیمانێتی ئێڵێت ویلایەتی پەنجاو یەکەمین بە جەستن ترودۆت پارێزگاری بۆ نمونە کەنەدا گرینلاند کە بەشێکە لە دانیمارک و ئەندامی ناتۆ ئەڵێ من ئەمەوێ بۆ خۆم کەناڵی پەنەما کە کاتی خۆی گەڕێنراوەتەوە بۆ پانەما ئەڵێ من ئەمەوێتەوە ئەمە ڕێک ئەوەیە کە پوتین ئەڵێت کە ئۆکرانیا هی منە کاتی خۆی هی من بووە بۆ نەدورگی قڕم بە دیاری درراوە بە ئۆکرانیا ئەوانە ئەوەیە کە چین ئەڵێت کە تایوان هی منە باشە ئەوەیە کە وڵاتە زلهێزەکان ئەڵێن کە ئێمە ئەو چواردەورەمان ئەمنی قەومی خۆمانە لەبەرەوە ترامپ ئەو تەبیعەتەشی هەیە ناسەقامگیری دروستەکە دوای خۆی ئەبێ بە ڕزگار کرد بۆ لە بازاری ئەمریکاوە ئاکە هەر کاتێکیش هەر هەڵەیەکە کات کە هەرگیزدان بە هەڵی خۆیان نانات بە شتێکی کەدایە پۆشێت بە شتێکی تردا بەڵێ هەرگیزدان بە شتستانانێ دوای ئەوە چێتە ئیمارات و ئەچێتە قەتار بەڵێ لەوێش هەر ئەولویاتەیە کە هەیەی بۆ هەمان شتکە لە سعودیەتی بەڵێ پارەکانیان بە پلەیەکەم ئابوووریە بەڵێ ئیسرائیل چی؟ ئیسرائیل ینی دۆناڵد ترامپ ئەچێتە ئیسرائیل یان اتفاقیەکی زۆر استراتیژی و ینی کاڵێن ئەمریکانی ئیسرائیلیانی ئەمریکا ڕێک ئێستا ئەو هاوچەشێتەوە ئەمە یەکێکە لە شتە سێرەکانی سیاسەتی ئەمریکا لە ئەمریکا ئیسرائیل خود لۆبی جوولەکە و ئیسرائیل زۆر بەهێزە ینی هەر کەسێک لە کۆنگرێس حتا کاندیدی سەرۆک پشتیوانی ئەوانی نەبوو بێ قورس بووە ینی هەموو کاندیدەکان ئەچنە بەردەم ئەیپاک کە گەورەترین گروپی لۆبی ئیسرائیلیە یەکێک لەو شتانی ئەڵێن پابندین بە جوولەکەبوونی دەوڵەتی ئیسرائیل و پاراستنیەوە خولی پێشوو پەیوەندەکان باش بوو تا ڕادەیەک طبعا ناتەنیاهو چووکە لە ئەمریکا گەورە بۆ پێی وایە کەس بەقەد ئەو لە ئەمریکا تێناگا بەڵام ترامپ کێشەی بۆ دروست کردووە چونکە ترامپ بۆ وڵاتانی ناوچەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت بۆ ئێران بۆ ئیسرائیل هەم دەرفەتە هەم مەترسیە دەرفەتە لەوەی کە ئەگەر دۆستت بێ زۆر ئامانجەتوانی پێچی لە خولی پێشووە دانی بە قودسان ناوەکو پایتەختی ئیسرائیل دانی بە بەرزایەکانی جۆلانە ناوەکو بەشێک لە ئیسرائیل کە ئەمە هەمووی پێچوانی یاسای نێودەوڵەتیە بەڵام ئەم جارە ئەو لەویاتی ناتەنیاهو ئەوەیە کە جەنگ لەگەڵ ئێرانە دەست پێ بکە و ئەم جەنگە ئەمریکاشی بۆ ڕاکێشی ترامپیش ئەڵێ من سەرۆکی ئاشتیم ڕاستی شتەکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تەنها سەرۆکێک جەنگی دەست پێ نەکردووە ترامپە لە ترومانەوە کە شەڕی کۆریای کردووە کەنەدی و ئایزنهاوەر کە شەڕی بۆ نمونە ڤێتنامیان کرد دوای نیکسن بەردەوام بوو ڕۆناڵد ڕێگان کە جەنگی هەڵگرستان لە چەندین شوێن بوشی باوک کە هاتە کۆیت و ئەم منتیقەیە بوشی کلنتن کە لە کۆزۆفو لە زۆر بەس ئەو شەڕی نەکردووە جایەکێک لەو هەواڵانەی کە هەبوو مایک وۆڵز کە کۆنگرسمان بوو ڕاوێژکاری ئەمنی قەومی ترامپ بوو کە شوێنێکی ئەجگار گرنگە ئەو ماوەی پێشوو کە ناتەنیاهو چووە بۆی پیزانیوە کە بەدزیەوە دانیشتون هەماهنگگییان کردووە کە لە کۆبوونەوەکەیە لۆبی بکەن بۆ لێدان لە ئێران و ئەم کە ڕاوێژکاری ئەمنی قەومی ئەوە تەیدی ناتەنیاهو کردووە ئەمە واشنگتن پۆست بڵاوی کردەوە طبعاً ئێستا بەپێی ئەو هەواڵانەی کە هەیە لەناو ڕاگەیانی ئیسرائیل خۆیە لەوانە ئارێتس و تایم ئۆف ئیزرائیل قسەی لەگەڵ ناکات لەگەڵ ناتەنیاهو قسە ناکە ناتەنیاهو دۆناڵد ترامپ لەگەڵ ناتەنیاهو تا ئێستا قسە ناکات بەڵێ ینی ئەوە لە ئێستایە تا ئێستا بۆ چونکە ئێستا بۆ نمونە هەموو سەرۆکێکی ئەمریکا کە هاتووە زۆر جار چۆتە ئیسرائیل وەکو پامێک بۆ وڵاتانە کە گرنگترین هاوپەیمانی ئێمە ئیسرائیل ئەنجا چۆتە ئەم وڵاتانە ئەمەی نەکردو ئەم جارە دوو
عادەتەن کە گفتوگۆ دانوستان هەبوو لەگەڵ حەماس بەبێ ئیسرائیل نەکراوە ئەو دانوستانی کرد بۆ ئازادکردنی ئەو هاوڵاتی ئیسرائیلی ئەمریکیە دوێنێ بۆ نمونە سەرباز بووە پێشتر و کەوتە وەسف و سەنای حتا یەمەنیەکان کە ڕێکەوتنێکی جیای کردووە لەگەڵ یەمەنە ئەم کە زۆر ئازان و زۆر خراپ ئێمە لێمانان بەڵام مەقاومەیان کرد پەیامیان نارد کە ئەمەش ئێران ڕۆڵی هەبوو و دانوستانی لەگەڵ ئێرانە هەیە کە ئەو یەمەن هیچ نەبێت کە شتێکان لە دەریای سووران نەکاتە ئامانج لە بابل مەندە بوو ئەو کە شوێنێکی گرنگی بازرگانی نێودەوڵەتیە بۆ چونکە ناتنیاهو ترامپ ئەوێت ڕێکەوێ لەگەڵ ئێرانە جەنگی ناوێ بەڵام پێشتر ئەوەی پێوت فشار تا ئەوپەر یاخود ئەوپەری فشار ماکسیمەم پرێشەر تاقی کردەوە لەگەڵ ئێرانە نەتیجەی نەبوو حد نەوتەکەی سفر کردەوە ئێران خۆ دەزانی 80 ملیۆنە خۆیان ئەڵێن 30 ملیۆن بەس ئۆتۆمبیلیان هەیە ئەو ماوەیە یەک لە سەرسەی کوردستان هەرێمی کوردستانی خۆمان نەوتێ فرۆشت چکە ترامپ خۆی دوای ئاشکرای کرد وتی بە ژی جینپینگم بووە سەرۆکی چین بۆت نییە یەک قەترە نەوت بکڕی لە ئێران باشە لەبەرەوە ترامپ ئەزانێت جەنگ لەگەڵ ئێرانە لە ئەولویاتەکانی دووری خاتەوە کە ئەولویاتی ئەو چینە چکە ڕکابەری ئابووری ئەمریکا لەم سەدەیە چینە نە ئەوروپایە نە رووسایە نە ئەم وڵاتانی ئەم ناوچەیە نە ئێرانیشە ئەنجا یەکێک لەو استراتیجانی ئەمریکا لە کاتی نیکسن و کیسنجەرەوە کە کیسنجەر کاریگەریکی ئەجگار قوڵی هەبوو لەسەر دیبلۆماسی و سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ سۆڤێت و چینە لە سەردەمی ماوە سیاسەتێکیان پێڕاو کرد دانیان بە چینانە دووریان خستەوە لە سۆڤێت کە خۆیان کێشەی جیۆپۆلۆتیکی و سنوور و ئایدۆلۆژیشیان هەبوو ئەم شەڕی ئۆکرانیا چین و رووسیا کردوێتەوە هاوپەیمان کە لەگەڵ ئێران کشایەوە لە بەرنامە ئەتۆمەکەی ئێران لەگەڵ چین و رووسیا ڕێکەوتنی استراتیژی کردووە ڕاستە ئەو بڕگەی تەنهینی تیان نیە بەرگری ئەوەی کە رووسیا لەگەڵ کۆریای باکوور کردوێتی کە ئەگەر یەشیان پەلاماری بەری ئەوی تر ئەبێ دیفاعی لێ بکەوە کۆریا سەربازی ناردووە بۆ شەڕی ئۆکرانیا بەڵام دۆناڵد ترامپ ئەوێت چین گۆشەگیرکە رووسیا ئێران ئەم وڵاتانە بەگشتی ئەم کێشانە چارەسەر کات چکە تا لێرە کێشە هەبێت نایپەرژێتە سەر ئەوەی کە ئۆباما ویستی ئەمە بک سەرکەوتو نەبوو بایدن ویستی ئەمە بکات چکە کێشەکانی ئەم منتیقەیە ئێستا ئێمە ئەم دۆخەی ئێستا لەژێر تارمایی شەڕی 7 ئۆکتۆبەرایە هەمووی 3-4 ڕۆژ پێش هەفتەیەک پێش شەڕی 7 ئۆکتۆبەر کە حەماس بەلامەری ئیسرائیلدا جەیک سولیڤان کە ڕاوێژکاری ئەمنی قەومی بایدن بوو لە ئەتلانتیک سیمیناری گفتوگویەکی کرد ئەڵێ قەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاواز تەقامپیر نەبوو من کەمترین کات سەرفەکەم بە شەرقی ئەوسەتەوە شەڕەکە کە ڕوویە طبعا حەماس تەسەوری نەئەکرد ئەو سەرکەوتنە بەدەستبێنێ بوو بە قوربانی سەرکەوتنەکەی ئەویست کۆمەڵێک خەڵک بگرێ قەزەی فەڵەستین بێنێتەوە ناو ساحەکە چونکە ناتەنیاهو لە مانگی نۆی 2023 لە نەتۆیەکەوتەکان نەخشەیەکی بەرز کردەوە فەڵەستینی تیان نەبوو محەممەد بن سەلمان چاوپێکەوتنێکی لەگەڵ فۆکس نیوز کردوتی ئێمە زۆر نزیکین ڕێکەوتن لە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلە من پێم وایە 2 ساڵ پێشەوە بە پێی معلوماتەکان یحیا سنوار و محەممەد زەیف ئەو پلانیان ئامادە کرد بوو بەڵام بۆ ئەو کاتیان هەڵبژات چکە پیان وابوو ئەو ئێستا نەیکەن تەواو فەڵەستینە دەستەچێ ئیسرائیل پێی وابوو حەماس قەت پەلاماری نایە سەقامگیری ئەوێ حتا زەختی لە قەتەر کرد پارە بنێرێ بۆ حەماس ناتەنیاهو موسادی ناردووە پارە بنێرن بە فەردە بۆ حەماس بۆی موچەی پێبا پرۆژەی پێ بکا و شەڕ نەبێ ئێران پێی وابوو وەکو شەڕیش بۆ نمونە 2006 شوێنەکانی تر ئیسرائیل ناتوانێت بۆ نمونە ئەم شەڕە درێژە پێبا چکە تۆ خۆ دەزانیت لە تاریخی ئیسرائیلە دوو ڕێی هەبوو لەسەر ئیسرائیل ئەم جارە هەمووی پێچەوانە دەرچوێشیان ئەوەی کەمە سعدنی شازلی ڕئیس ئەرکانی سوپای میسر لە شەڕی ئۆکتۆبری 73 باسیەکە ئیسرائیل ناتوانێت شەڕی درێژخایەن کات چکە سەربازەکانی لە ئابوووریەکە ئیشەکەن دوو ناتوانێت تەحملی کوژرانی زۆر بکە ئەوە 2 ساڵە شەڕە 3 ساڵە شەڕە هەردووچی کرد حەسەن نەسروڵڵا پێی وابوو ئەو موشک و ئەو دۆخەی کە هەیە زەمانە بۆ مانەوەی ئەوە ئیسرائیل ئاشتی ئەوێ لەگەڵەوە نایکاتە ئامانج کردی ئامانج یعنی شەڕی ئۆکتۆبەر سەرکەوتووی نەبووە تا ئێستا کەسیان سەرکەوتوونی بە هیچ شێوەیەک بۆ نمونە ئەسد پێی وابوو تەواو حەساوەتەوە لە ناکاوە ڕوخە لەبەرەوە شتەکان فاجعە بوون جا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمنی یاخود ئەندازیاری ئەمنی ئەوەی پێڵەن هەندسی ئەمنی ئەم منتیقەیە ئەمریکای پاراست کە ئەمریکا تۆزێک شایەوە بڕوە بەلای ئاسیایە ویستی کێشەی عەرەب و ئیسرائیل حەلکە هیچ نەبێت ئەم وڵاتانە بتوان خۆیان بپارێزن بەرامبەر بە ئێران لەلایەک شەو بەرامبەر بە شەپۆلی ئیخوان و تورکیا چونکە ئەوە هەر ئێران هەدەف نییە ئەو ڕێکەوتنامەی ئیبراهیم تایە
بەڵام شەڕی ئۆکتۆبەر هەمووی لێ تێکە یعنی هەموو جاری ئێران ئەمریکا کە ئەوێت شوێن پێی خۆی کەم کاتەوە لێرە ڕووداوەکان دیسان ئەهێنێتەوە ناو ئێرە وەکو چۆن ئەمریکا لە عێراق شایەوە بە داعش دیسانەوە هاتەوە ناوچەکە. بەڵێ کەواتە ئێستا بۆ مەسلەی ئیسرائیل ئەوێ ئیسرائیل لە چییە ناتەنیاهو لە چییە بێدەنگکە کە جوابی ناداتەوە یان جۆرێک لە ساردی هەیە؟ ناتەنیاهو بە هەموو هەوڵ و توانایەکی هەوڵەدا ئەم دانوستانە تێگا لەگەڵ بەبینی ئێران و ئەمریکایە. ینی ئێستەوەی بەندەر عباس کە ڕوویا و تەقینەوەانە هەندێک لە گومانەکانەوەن تەقینەوە بووە هەمان ئەو کاتە بوو کە لە قەتەڕەوان لە کۆبنەوە بڵێ یعنی زۆر کات کە ئەمریکا ویست دانوستان کە زانە ئەتۆمەکانی ئێران کراونەتە ئامانج بۆ چونکە ناتەنیاهو پێی وایە ڕێکەوتنی ئەمریکا لەگەڵ ئێرانە مەترسیە بۆ سەر ئیسرائیل چونکە ئێران ئەکرێتەوە بە ڕووی جیهانە بۆیە پێی وایە چارەسەر جەنگە لە کاتێکە هەموو شارەزاکان لە بواری ئەتۆمی سیاسەتی پێیان وایە لە ئێرانیش بدرێ پێشەمە شەشەڕێکی سنووردارە بێت دووەم ساڵێ 2 ساڵ ئەو پەڕی بتوانێت بەرنامە ئەتۆمیەکەی دوام بخات چونکە ئێران عیلمەکەی هەیە زانستەکەی هەیە ینی ناتوانیت تۆ حەلیکی بەچەک ئیلا بۆ نمونە ئەوەکەی ڕێکەوتنی چۆنی شێوێ دۆناڵد ترەمپ لەگەڵ ئێرانە ڕێکەوتنی شێوێ لانی کەم ماوەکەی ئەگەر هەمیشەیش نەبێ کە ئێران زەحمەتە بەوە ڕازی بێ ئەوەی پێشوو 15 ساڵ بوو ئەم بۆ نە 25 ساڵ بێلانی کەم کە ئێران دەرفەتی نەبێ بۆ نە چەکی ئەتۆم دروستکە من کە بن خۆم پێم وایە ئێران دروستی ناکات چونکە ئێران هێزی لە جیۆپۆلیتیک و لە دانیشتوان و لە سەرباز و لە تاریخەکەی ڕێژە تاریخەکەی هەیەی ئەتۆم دروستکە سعودی شەیکە تورکیا شەیکە ئیتر هەمویان تقریبا وەکو هێز یەکسانە بن لە ناوچەکە لەبەرەوە ناتەنیاهو کە ناوێ ئەم شەڕی غەزە بوەستێنێ کە ئەمە ئەرقەلە دروستەکە بۆ ئەمریکا کە ئەوێ ئەم دانوستانانە تێک بە کێشە دروستەکە بۆ دۆناڵد ترەمپ بۆ هیچ شتێک لای دۆناڵد ترەمپ خەتی بەو شێوەیە نییە کە تەواو لەژێ بڕیاری ئیسرائیلەکان و لۆبی ئیسرائیلیا بێت نا ترەمپ ئەوە یەکێکە لەو شتانەی کە باسم کرد یعنی ئێستا ئەیان توانین تەسیرکردنە سەر سەرۆکانی پێشوو بەس دۆناڵد ترەمپ ئەوەی کە خۆی پێڵێ ماگە جەماوەرەکەی بەندە بەوەوە هیچ لەژێر تەسیری هیچ شتێکان نییە یعنی ئەمڕۆ ئەڵێ ئەوە شەڕ دەست پێەکەم هەمووی لەگەڵێتی بەیانی ئەڵێەوە ئاشتی هەمووی چەپڵەی بۆ لێیە یعنی هەرچی بڕیارێک با لای ئەو جەماوەری خۆی وەکووتم وەکو فرات ڕزی ئەمریکا سەی دەکرێ ترەمپ ئەسەن هەڵە ناکات لە ژیانێ لەبەرەوە هەڵەکەی ناتەنیاهو بۆیە ئێستا زۆر بێدەنگە ناتەنیاهو ئەگە تێبینی کە چونکە ئەزانێ ئەگەر زەخت بکات ترەمپ خراپترە بێت گەورەترین خەتی سوور لای دۆناڵد ترەمپ بۆیە بێڕێزی پێ بکەی هەموو شتێک قبول کا بێڕێزی قبول ناکە ئەمەش پەیوەندی بە ئەو شتێکی شخصیە نەفسی بەڵێ ینی خۆی پەیوەندی بە مناڵیەوە هەیە پەیوەندی بە کللتوری نیویۆرکەوە هەیە ئەم لە بازاری ئەوەی پێڵێن ریال استیت زەویزار و بیناوشتی نیویۆرکا گەورە بووە کە ینی پێشبڕکێکی زۆری تایە قووەت دەورە بینێت دۆناڵد ترەمپ بەراورد بە زۆر لە دەوڵەمەندەکانی تر زۆر دەوڵەمەند نییە بەڵام توانیوێتی سەرکەوتنی زۆر گەورە بەدەست بێنێت لە سیاستدا بە تایبەتی لەبەرەوە ئەوێ ئەمریکا لە وێنەی خۆیان دروستکاتەوە لەسەر سووریا قسەی کرد وتی پێشوازیان لە یەکەم دەستخۆشیان لە یەکەم ئێستاوە حالیان مەسەلەن هەم بەڕێز مەزلوم کۆبانێ و ئەسعەد شێبانیش وەزیری دەرەوەی سووریا پێشوازیان لە بڕیارەکەی دۆناڵد ترەمپ کرد ئەمەش پێشهاتێکی نوێ بۆ سووریا و بە تایبەتیش بۆ ڕۆژاوای کوردستانیش پێشهاتێکی نوێیە ئەو دۆخی سووریا دەرفەتی تایە بۆ ئەوروپا ئەمریکا لەبەر کۆمەڵێک هۆکار یەکەم سووریا بە ماوەیەکی زۆر نزیک بوو لە سۆڤێت دوایی نزیک بوو لە رووسیا و لە ئێران ینی دڵی ئەتوانی بڵێ ئێران بوو بە ناوچەکەیە ئێستا دەرفەتێک هەیە کە ئەو هاوکێشەیە بگۆڕن و وڵاتانی عەرەبی کە پێشبینیان نەئاکرد ئەسەد بڕۆخێ بە تایبەتی سعودیە و ئیمارات ئوردون میسر پێشوازیان کرد لە گۆڕانکاریەکە یانی خوانی لەگەڵا بگونچێن بەمانایەکی تر ئەیانەوێت بە هەمان ئامرازی سیاسی و ئابووری ئاراستەی سیاسەتی سووریا دیاریکەن یعنی لە جاتیەوەی گۆشەگیریکەن بۆ نمونە ببێ بە سیستەمێکی دیکتاتۆری خراپ و دواکەوتوو ئەیانەوێت لە ڕێگەی پشتیوانی ئابووریەوە کردنەوەی دەرگای کۆشکی پاشا و سەرۆکەکان و بۆنە ئەوەی کە چوو بۆ ئەلیزێ ئاراستەی بگۆڕن و ئەو پەیامانەی بەنێ بە وازەحی چونکە یەکێک لەو شتانەی کە ئەحمەد الشەرع یاخود جۆلانی زۆر زیرەکانە تەعاملەکە زۆر استراتیژیانە تەعام بۆ نمونە لەگەڵ ڕاگەیانی سعودی قساکە ئەڵێ من لە سعودی لەدایک بووم ئێمە قەرزاری سعودی لەگەڵ تورکیا ڕاگەیانی تورکیا قساکە ئەڵێ ئێمە ملیۆنان
هاوڵاتی سووری لەوێن قەرزاری ئەوانی لەگەڵ ئەوروپیەکان چوو سوپاسی کردن و ئەوان یعنی ئەزانێت چۆن قسەکە بڵێ وە تەجروبەی حکومە ئیسلامیەکانیشی بینیوە لە 40-50 ساڵی ڕابردووە هیچی سەرکەوتو نەبووە مۆدلەکەی زیاتر مۆدلەکەی ئەردۆگانە کە ئەردۆگان هات وەکو نمونەیەک سەیرەکرا بۆ جیهانی ئیسلامی لە کرانەوە لە لیبرالبوون لە ئابووری لە عقلی کراوە نی خەڵاتە کرا زۆرجار لەلایەن ئەمریکی ئەوروپی و جوولەکانەوە کە دواتر بەهۆی زۆرمانەوەی ئەو ڕوانینە لەسەری گۆڕا بۆیە دۆناڵد ترامپ ئەمە یەکێکە لەو کاریگەریانی کە سعودیە و دەوڵەتانی خەلیج دایانناوە لەسەری کە ئێمە دەرفەتێکمان هەیە سووریا بێنینەوە ناو باوەشی جیهانی عەرەبی ئابڵقەی لەسەر لابین دەرگای بۆ بکەینەوە بۆی خۆمان ئاراستی داهاتوی سووریا بکەین چونکە ئەگەر بیکەینە بەشێک لە ئابووری خۆمان و پشتیوانی بین ئەتوانین کاریگەری لەسەر بڕیارەکانی دابنین بۆ داهاتوو کوردیش لای ئەمریکا لای ئەوروپا یەکێکە لەو بابەتانەی لەسەر ئاستی سەرۆک ماکرۆنە ترۆمپە وەزیری دەرەوە لەسەر ئاستی باڵێۆزەکانیان ئەڵێن مافی کورد و پاراستنی ئەو ناوچانە ئەولویاتی ئێمەیە لەبەرەوە بڵێ دەرفەتی گەورەی تایە بۆ کورد ینی هەمان ئەوەی کە بەڕێز مەزلوم کۆبانەی ئێڵێ ئەسعەد شێبانی ژێڵێ ینی هەست بە اتفاقیەک ئارامیەکەکەی بڵێ چونکە خۆی دوو دیدی جیاواز هەیە مەزلوم کۆبانی ئەوێت ئەم قوارەیە کە هەیە ئەو کیانەی کە هەیە بیپارێزێ بەڵام ئەولویاتی حکوومەتی سووری چییە دەرچێ لەو گۆشە ژێریە تۆ دەزانی دۆخی ئابووری بەڵام ناشتوانێت بگەڕێتەوە جارێکی تر مەسەلەن بەهێز بچێتە سەر ناوچە کوردیەکان نە ئەزانی گۆڕان کاریەکان ئیسە بۆ نمونە یەکەم جار وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕۆشت تەوقیان لەگەڵ نەکرد لەگەڵ جۆلانیا بەڵام دوای کە چوو بە ئەوروپا تەوقی لەگەڵا کرد بۆ چونکە کە تەوقەکەی نەکرد لای خەڵک زۆر پرسیایی دوست ئەمانە چەند قسەکانیان لەگەڵ ئەفکاریانە یەکەگرێتەوە بە قسەی جوانەکەن باسی دیموکراسی و مافی هەموو پێکاتە بەڵام کەیەتە سەر ئەوە زۆر تونندڕە و تەعاملەکەن فەرقیان چییە لەگەڵ داعشا بۆ نمونە چکە جۆلانی بڵێ جۆلانی زۆر هەوڵی داوە ئەوە بگۆڕێ ئەگەر یعنی یەکو تێبینیەک ئەوە ئاڵێم کاک زانە کەس جۆلانی ئێستش یعنی تەماشای قاتەکەی کە لەبەرێکات تۆزێ بچووکە بووی چکە فێر نەبووە ئەو قچکە قات نابێت لۆچی تای بۆن بۆین باق و ملیوانونەکەی ینی تازە فێری ئەمە ئەبێ کە ڕاوێژکاری هەیە بەڵام مەبەستەکەم چیە مەبەستەکەم ئەوەیە تێگەشتووە لەو هاوکێشەیە کە ئەگەر بێت و بەو خراپی ڕابردوو تەساڕف بکات لە دەسەڵاتە نامێنێتەوە نمونەی وامان زۆر بینیوە لە داهاتووە زۆر شت ئاشکرا بێ لە ڕووی هەواڵگریەوە کە هاتنی جۆلانی بۆ سەر حکم لە سووریا پرۆسێکی زۆر ئاڵۆز بووە دەستی هەواڵگری زۆربەی وڵاتانی تیا بووە و زۆربەی ژەنڕاڵەکانی سووریا کردراون مقاومەیان نەکرد لەبەر ئەوە بووە یعنی چەند ساڵێک بوو ئەم ئامادەکاریە کراوە ئەزانێ کە هاتنی خۆی چۆن بووە ئەشزانێ ئەکرێ بۆ شێوازە لا ببرێ کەواتە ئاساییشە مەسەلەن لەو توندڕەوی خۆیەوە بڕاتنە و مەسلەی و ڕێکەوتناوەی دینی ئیبراهیمیشەوە بەڵێ لە فەڕەنسا ئەو پەیامەیە وتی ئێمە پەیوەندی ناڕاستەوخۆمان لەگەڵ ئیسرائیلا هەیە ئیسرائیل ڕێز لە ڕێکەوتنەکان و بڕیارەکانی نەتەوەیەگرتوەکان بگرێ ئێمە کێشەمان نییە لە دۆخی گونجاوە بچینە چوارچێوەی ڕێکەوتنەکانی ئیبراهیم و ئاشتەوایی لەگەڵ ئیسرائیلا هاتنەکەی دۆناڵد ترەمپ بۆ عێراق بێدەنگ هیچی تایە بۆ دیدگای ترامپ لەگەڵ لەسەر عێراق سلبیە چونکە زۆر جار لە چاپێکەوتنەکانی ئەڵێت گەورەترین غەڵەتمان کرد قەزافی و سەداممان لابرێمە ڕاستە دیکتاتۆر بوو بەڵام قاعیدەی لە ناوە بردو تیرۆریستیە کوشت حتا هارڤرد کە باشترین زانکۆی عالەم و ئەمریکا هارڤرد دەکات دوای ئەوەیە مەچوین عێراق بوو بە هارڤردی تیرۆریستەکان ئێستا دۆناڵد ترامپ ئەم سەد ڕۆژی یەکەمە کە عادەتەن سەرۆکان لە سەد ڕۆژی یەکەم هەڵسەنگانیان بۆ کرێت هەڵەی گەورەی کرد ئەوەی رووسیا سەرکەوتوو نەبووتایە ئەو کێشەیە لەگەڵ زلنسکی ڕوویە ئەم جەنگی گومریکی پێناسی گومریکی ڕاگەیان بڵێ لەگەڵ چین تو کێش و قەیرانی دروست کرد ترامپ پێویستی بە سەرکەوتنە یعنی هەمیشە دۆناڵد ترامپ وێنای خۆی وا ئەکا براوەیە ینی خۆی بە ئینگلیز دەڵێ وینەر دەڵێ من هەمیشە براوم لە هەموو شتێکە بۆیە ئێستا ئەم گەشتەی کردووە ئەوێ بە کۆمەڵێک دەستکەوتەوە بڕە لە عێراق هیچی تیان نییە بەڵام عێراق سەرۆک وەزیران و هەموو گروپەکانی عێراق تێگەشتون عێراقی پێش 7 ئۆکتۆبەر نییە ناتوانن بەو شێوە بەشێک بن لە کێشەکان بەتایبەت کە نرخینەوت بەرەو کەمی ئەڕوا عێراقیش ئابوووریەکەی بنەوتەوەیە ناتوانێت ئەو هینە بکات ولا هەتا لەناو عێراقش ئەو دەنگە هەیە کە ئیسرائیل حەلی نییە 60 ساڵە شەڕەکرێت تەنانەت لەو ڕۆژانەیە کاک زانە نازانم لە ڕاگەیانی کوردیا زۆر هینێک بڵاو نەبووە
دەنگێکی نهێنی جەمال عەبدولناسر و قەزافی کە 1970 دوای شەڕی 67 بڵاو بووە کە عەبدولناسر کە خۆی بە کەسێکی ناسیۆنالیستی و بەرگریکار لە فەڵەستینەکان پیشانەیە ئەڵێت ئیشی ئەمە نییە دیفاع لە فەڵەستین من ئەولویاتی من میسرە چونکە بۆ کوشتنی جوولەکە ئەبێت دە میسری بکوژرێ کە ئەمە دەنگێکی زۆری یایەوە مەبەستم زۆر جار ئەم سەرکردانە ئێستا بۆ ئەم جیلە تازەیە محەممەد بن سلمان محەممەد بن زاید ئەمانە کە ڕێیان گۆڕیوە چونکە جیلی باوکو باپیرانیان نەبینن کە جەنگ عراق تا ڕادێک ئەوەی بینی لە ئەسنا گۆڕانکاریەکانە تێگەیشتووە لەوە هەندێک ئەنگاوێ گەر بچکۆلەش بێ ناوێتی وانە مەسەلەن بێدەنگکردنی هێزە چەکدارەکان ڕاگرتنیان جاوە ڕێنمایی پێم وایە ڕێنمایی ئێرانیشە بۆیان چونکە ئێران ئەوێت لەگەڵ ئەمریکا ڕێکەوتن بکە تەنانەت ئەگەر وەکو ئەوەی طبعاً ڕێبەری ئێران عەلی خامنەیی یەکەم جاروتی گفتوگۆ دانوستان لەگەڵ ترۆم ناکەین شەرەفمەندانە نییە دوای ڕێگەیدا گفتوگۆی ناڕاستەوە خۆ بکرێ کە ئێستا هەندێک جار ڕاستەوە خۆشی تێکەوێ تەقەن ڕخنە دروست دەکات یەکێک لەو کێشانی ئێران هەیەی کاکزانە زۆر جار کە یەکێک ئەوێ ڕێکەوتن کە ئەتوانێت ئەم ئێران لەو دۆخە ڕزگارکە لەبەر هۆکاری سیاسی ڕکابەرەکانی پەلاماریان دەن بۆ ڕێکەوتنی پێشوو کە کرا حەسەن ڕۆحانی و زەریف کردیان کە شکستی هێنا ئوسوڵگەراکان محافظکارەکان زۆر بەتوندی کەوتنە پەلامار نەمانوت ئەمریکا جێگەی متمانە نییە بۆ یە کەس نابێت ئەو مجازەفەیە بکە کە ئەم ڕخنانە و دەنگانە دروست لە ناو ئێرانە لەو ماوەی پێشوە و تارێکیە باسی ئەوەی معاویە و ئیمام حەسەنی کرد وتی کە چوون بۆ لای ئیمام حەسەنیان بۆ تۆ ڕێکەوتی وتی ئەمە کاتیە وەقتیە یعنی بەسەرەچێت چونکە ئەمریکا پێشتر زۆر جار هەڕەشەی کردووە بەس گرفتەکە لەگەڵ ترامپ چییە پێشبینی ناکرێت چیەکە یعنی هەموو سەرۆکانی ئەمریکا یانزانی ڕۆڵی قاسمی سلێمانی چەند گەورەیە بۆ ئێران لە ناوچەکەیە کە زۆر جار سیاسەتی منتیقەکە ئەگۆڕێ بەڵام دەستیان بۆ نابرد دۆناڵد ترامپ کردی ڕاست لە عێراقی شاکردی کە عێراق پوینتێکی گەورە نەبێ و طبعا ئابووری عێراق لە دەستی ئەمریکا لە خەزینەی ئەمریکایە طبعا پارەکەی عێراق مەبەستم پێشبینی ناکرێت دۆناڵد ترامپ چی ئەکا یعنی تۆ ئێستا بۆ من ڕەم وایە شەڕ ناکا لە پڕەوانی شەڕ بکە بەڵام بۆ ڕابەری ئێران بۆ بڕاردەرانی ئێران ئەمە قورسە تۆ سیستەمەکەت ئەکەوێتە مەترسیەوە ئەگەر ئەم مجازەفەیە ڕووبات دۆناڵد ترامپیش خۆی خستۆتە گۆشەیەکەوە ڕەنگە ناچار بێ لە بنکە ئەتۆمیەکانی با هیچ نەبێ بۆ نمونە کورد لەو ئەنی باشووری کوردستان لەو چوارچێوەیە لەکوێیە خۆی کورد بەگشتی گۆڕانکاری لە ناوچەکەمان ڕووەدا مەترسی گەورە هەیە ئەوانەیە ئێمە لەکوێین بەڕاستی مەترسی هەر هەیە بڵێ چۆن ئینسانە چ دەستەر ڕێگا لە ئۆتۆمبیلای هەر دقی احتیمالی حادث بەڵام تۆ خۆت حازرەکەی بۆ ئەوە نەبێت بۆ نمونە پشتێنەکەدا بەسی سەلامەتری ئەگەر حادیسەش بێت هیچ نەبێت قاچیشی بشکێت نامری ینی هەر بە خۆی بەستنی ئەو پشتێنەیە کەواتە شت بەترسی بەڕێوەیە بەڵام خۆی ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتی و هەرێمیانە بە بڕوای من دەرفەتی زۆر زیاترتیایە لە مەترسیەکان پێش هەمووشتی ئەو دۆخەی ڕابردوو کە قەزەی کوردی قەتیس کرابوو لەم چوار وڵاتەیە هەر دقەیە بیان ویستایە کۆ ئەبوونەوە ئەیان خنکانین ئەمە تەواو بوو ئەم سەردەما کەیسی کورد بۆتە کەیسێکی نێودەوڵەتی ئەمە بۆ نەک هەر لێرە لە هەم چوار پارچە لە ئێران کەمتر بەڵام چ باکووری کوردستان چ ڕۆژئاوا ینی ئەفسانەیان خوڵقاندووە توانین باسیشی کەین ئێستا لە باشووری ئەژیری هەرێمی کوردستان دەرفەتی گەورەی هەیە لەوەی کە لەگەڵ ئەوروپا ئەمریکا پەیوەندیکی درێژخایان دروستکە طبعاً هەتا ئەم وڵاتانی ناوچەکە کێشیان لەگەڵ ئیسرائیل و ئەوروپا ئەمریکان کەم بێتەوە بۆ کورد باشە خۆشبەختانە نازەمە هەر قسەیان نا هەندێک لە بڕاردەرەکانی کوردستان ئێستا گەشتونەوە ئەو باوەڕی سیاسەتی ڕابردوو کە ئەچوونە ناو ئەم کێشانەوە هەڵە بووە چکە کورد کێشەی نەتەوەیی هەیە کێشەی سیاسی هەیە کێشەی دیموکراتی هەیە مافی هەیە پێویست ناکە بەشێک بێت لە سیراعی ناوچەکە و سیراعی شیعە و سونی لێرە یەک قسە هەیە ئەڵێن ئیتیفاقیەکی زۆر بەرتەسکیان ڕێکەوتنێکی بەرتەسک هەیە کە بەیەکێتی و پارتیش مەسەلەن نەوعەن ما لەگەڵ ئیسرائیل دەرگایەکیان کرد بێتەوە یان قورسەوە من نزانیاریم نییە لەسەرەوە بەس هەرێمی کوردستان لە 2005 کە دەستوری عێراق نووسراوەتەوە فیدراڵی چەسپێنراوە مافی سیاسی و ئابووری و سەربازی و دیبلۆماسی چەسپێنراوە کە ڕەنگە کەمترین لەم مافانە ئێستا بدرێت بە کوردانی باکوور و کوردانی ڕۆژاوە لەوە کە جاران بە درێژایی تاریخ عێراق دەوڵەتی مەرکەزی مەترسی ئەم مەترسیە نەماوە بەڵام زۆر جار سیاسیەکان ئەم وەهمە دروست دەکەن یعنی تۆ تەماشاکە داش بیرتە
ڕۆژێکە بۆ ئەم هێزی دیج لەو شتە هەبوو ڕئیس ئەرکانی سوپای عێراق کورد بوو بابەکر زێباری بوو ڕئیس ئەرکانی سەرۆکی مخابرات کورد بوو هێزی ئاسمانی عێراق کورد بوو لە هەولێر بارزانی وت وڵا دێن بە F-16 لێمانێن ئێستا وەسف و سەنای سوودانیەکەن هەموو چارەنووسی ئێمەکە و دابووری چۆتەوە دەستی عێراق ئەمە نەبوونی بەرنامەیە ئەمە نەبوونی استراتیجە ئەمە پێشخستنی بەرژەوەندی شخصی و حزبیە لە شوێن بەرژەوەندی نیشتیمانی لەبەرەوە لە دوای 2005ەوە کە کورد خەمڵا لەوەی عێراق جارێکی تر بەهێز بێتەوە سەری مەگەرەوەی کودەتایەکی واڕوو بە حکمێکی عسکەری وا دروست بێتەوە کەسی وەکو سەدر بێ حساب بۆ کەس نەکە هەمووی لە ناوبەری ئەویش بێ یەکەم جار ڕکابەرەکانی سنووشی عەلنا ئەنجا پەلاماری ئەمە باتەوە کە ئەوە زۆزێک ئەستەمە کە تۆ لە ڕووی نێودەوڵەتیەوە دانە پیانراوە لە دوای ئەوەوە گەورەترین مەترسی ناوخۆی خۆمانە گەندەڵیە نادادیە ناشەفافیەتە چونکە هەموو حکوومەتێک ناتوانین یاری ئەوە بکەین مەسەلەن وەکەوەی لانی کەم ئەوەی ڕۆژاوایکە باشووری کوردستان توانێت یاریانە بکە لە چوارچەوەی عێراقا مەسەلەن مەزلوم عەبدی مەزلوم کۆبانێوی یان ئەو ستاتیۆی لەوێ هەیە لە هەندێک حاڵەت کە مەترسیان لەسەر دروست بوو ئەگەر بۆ ئەعلامیش بێ وتیان پەیوەندیمان لەگەڵ ئیسرائیلە و ئیلهام ئەحمەد لە ئەمریکا ڕەتی نەکردەوە و ها جوڵەیەکی ئەعلامیان دروست کرد لەو بارەیەوە ڕاشتاوانە قسە بکەین بەڵێ من پێم وایە ئەوەی ئیسرائیل تەنها قسەیە یعنی ئەگەر تۆ سەیری 70 ساڵی ڕابردوو بکە هەر کاتێک پشتیوانی کوردیان کردبێ بۆ بەرژەوەندی خۆیان بووە بە چ مانەیە بۆ مانایی ئێران لە یەمەن هەیە لە لوبنان هەیە لە ڕێ ئەوە دراوسەی ئیسرائیلە ئەوێت لێرەوە مەترسی بۆ سەر ئەمنی قەومی ئێران دروستکە و ئێرانیەکان لە هەموو کۆبوونەوەکانە ڕاشکاوانە ئەڵێن لە هەموو شوێن شارەکان بە سلێمانیشە ئەوروپا هەیە ئەمریکا هەیە سەر و سەرچاو ئیسرائیل خەتی سوورە باش جا لەبەرەوە ئەوەی کە کورد ئەوە بکە ئێمە ئەگەر دەوڵەتی عێراق بۆ ئاراستەیە ڕۆشت ئێستا گۆڕانکاریی نەوعی هەبوو لە تعاملی سوودانی کە وتی ئێمە نابینە بەشێک لە کێشەکانی سووریا ئێمە ئەم ئەولویاتی من پاراستنی 45 میلیۆن هاوڵاتی عێراقیە ئەمنیەتی عێراقە نەک وڵاتێکی تر ئەمە گۆڕانکاریی نەوعیە کە عێراق خەریکی چارەسەری کێشەکانی بێت تەرکیزی لەسەر گەشەپێدانی ناوخۆیی بێ نەک وەکو سیاسەتی قۆناغەکانی پێشوو بە ناوی ناسیۆنالیزمی عەرەبی و ئیسلامیەوە کێشە بۆ هەموو عێراق دروستکە ئەو خۆهڵۆشانەوەی پەکەکە و چەکدانانی بابەتێکی جددیە ئەپەڕێتەوە سەر ئەو گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕوەدا کاک زانە تەمەن ئەوەی کە ئەوە جەلان و پەکەکە کردویانە من پێم وایە موعجیزەیەکی ئەجگار گەورەیە بۆ کورد تایبەت لە باکوور و ئێستا هەندێک ڕەخنی نابەجێ ئەبینین ینی حەقی خۆیەتی لەم لەحزەیە کە ئەم گفتوگوۆیە هەیە ئێمە ئەومان بیر بێت چەند گەنجی کورد بۆ ئەوەی کە کورد بەس بناسرێ بەس بڵێن کورد هەیە جیاوازە لە عێراق جیاوازە لە ئێران ئێستش بڕە بۆ ئێران شارەکان مافی سیاسی نییە بەڵام مافی کللتوری هەیە بە جلوبەرگی بە زمانەکەی خۆتەوە قسە بکەی و چەند کەس لە زیندان ئامردون چەند جای دایک ئەمە خۆشمان بەوا ڕۆشتین خۆشمان جینۆساید کراوین ینی بۆ نە باوکی من ئەلفا لە فەرقی چییە لەگەڵ باوشێکی باکوورە لەبەرەوە حەقا ڕێز لەوە بگرین ئۆجەلان شتی گەورەی کردووە هیچ نەبێ 26 ساڵە لە زیندانایە ئۆجەلان خۆی ئەم بڕیارەی یاوە ئەحمەد تورک کە وتارەکەی خوێندەوتی بمبورن گەی قۆرگم تەواو نییە دڵی بە پاتریشە چەند جار زیندان بووە چەند لەیلا زانە پەروین بۆڵدان ئەم هەموو مەزلوم عەبدی کە یەکێکە لە کەسە بەهێزەکان هەموو ئەم سەرکردانە شتێکیان قبول کردووە بۆ خۆیان کە ئەرچی ئێمە وەکو کوردی باشوور پشتیوانی ئەوانە ئێمە ناتوانین کێشەکانی ئەوان چارەسەکەین ناشتوانین لە جیاتی ئەوان بڕیار بین باشە چکە زۆر جارێ ماڵین بۆ پەکە کار دەسەخاتە کاروباری ئێمە وەر لێگەم ڕێگەڕێن با ئیشی خۆمان بکەین ئێوەش ئیشی خۆتان بکەن لەبەرەوە حەقا هەموو کورد ئەو ماندووبوونە بناسێنێت چونکە شەڕکردن لەگەڵ تورکیا شەڕکردن بوو لەگەڵ هەموو دنیا شەڕکردن بوو لەگەڵ ناتۆیە شەڕکردن بوو لەگەڵ سیستەمێکە کە کوردبوون ینی من هاوڕێم هەبوو لە بەریتانیا بخوێن هاوڕێم هەبوو بە حساب لیبراڵە دکتۆرا خوێنێ کە ئەموت کوردستان هەر شێتە بووی کوردستانی چی لەکوێیە لەبەرەوە ئێستا یەکەم جار ڕێز لەو ماندووبوون و قوربانیە بگرین و من پێم وایە ئەمە کۆتایی چیرۆکەکە نییە زۆر شتی گەورەتر ڕوەدا کاتی خۆشی کە ماندێلا لە زیندان ئازاد کرا بە خێزانەکەشێوە کە جیا بووە لی بە دوای تۆڵەوە بوون
تیکاکە جا ئێمە ئەوە بکەین فەرقمان چیە لەگەڵ ئەوانی ترە و ماندێلا کۆمەڵگە کە ئەگاتە قۆناغێک پێویستی بە لێبوردەیی هەیە پێویستی بە لێخۆشببوون هەیە لەو شتانی کە لە ڕابردووە ڕوویاوە لە پشتی ئەمەوە طبعاً ئێمە سەدا پەنجای شتەکان هەر نابینین لە تاریشیایە چونکە تەنانەت پەرید بڵدان کە قساکە زۆر بە وریایەوە قساکە ئەڵێن نامانوێ ئەو شتانێکین بووی بۆی تێکی نەدرێ بۆی دەستی تێ نەخرێ ئەم بڕیارە لە ئەنجامی سێ چوار شتەوە هاتوو یەکەم ئۆجلان گفتوگویەکی قوڵ کراوە لەگەڵی لەم ماوەیە لە پشتی پەردۆ من پێم وایە ئەندازیاری ئەم دۆخە هاکان فیدانە چونکە ئێستا یەکێک لەو کەسانەی ئەردۆگان زۆر پشتی پێ ئەبەستێ هاکان فیدانەوە ئەوش فریای کەوت لە کودەتاکەی پێشووە و هاکان فیدان ڕاستە نوێنەراتی دو بەڵام تی ئەگال لە کورد ئەتوانێت ئەو دیدگایی کورد بگەێنێت بەگوێی ئەردۆگان بیریشمان نەچێت ئۆجلان لەنەوە سێ بڕیاریە کە وازی لە مۆزوعی دەوڵەتی سەر بەخۆی هێنا ڕایگەیاند ئەو کاتە مامجلال نێوەنگیر بوو لەگەڵ ئەو تورگوت وەزالە تورگوت وەزال ئێستا شەوتێ لەسەر ئەوە کوژرا و ئۆجلان دەیان چاوپێکەوتنیە پێش گیرانەکەشی ئەڵێ ئێمە شەڕ بۆیە ئەەکەین بۆی گفتوگۆمان لەگەڵا بکرێت کلااوس ڤیدزە هەیە کە کتێبێکی گرنگی هەیە لە بواری استراتیژە لەسەر جەنگ ئەڵێ جەنگ سیاسەتە بە ئامرازی تر بەڵام ئەمە یەکێکیانە کە ئەم گفتوگوۆیە هەبووە دووهام ئەردۆگان چەند ساڵە شەڕەکەن زانیوانە بە شەڕ ناتوانن بکەیتەوە ویستیان سینناروی سریلانکا دژی تامەڵ جێبەجێکەن بۆیان جێبەجێ ناکرێت چکە جوگرافیاکەی جیاوازە بەڵام دوو پرسیار هەیە من وەکو خۆم وەڵامم لانی یەکەم لە ناو دۆکترینی ئەمنی قەومی تورکیایە عەقیدەی ئەمنی تورکیایە کاتی خۆی ئەرمەنیەکان مەترسی بوون بۆ عوسمانیەکان جینۆسایدیان کردن دوای ئەوە کورد بووە بە پلەی یەکەم ئایا ئەم عەقیدە گۆڕاوە کە کورد ئەکرێ دەرفەت بێ نەک هەڕەشە دووهەم ئایا ئەمە تاکتیکێکە هاوشێوەی ئەوەی کەمال ئەتاتورک کردی لەگەڵ کووردا هەتا گەشتە شوێن و پێگە و مەکانی خۆی دوای هەموو شتێکی سڕیەوە تەمان قورسە ئەو سینناریۆ دووبارە بێتەوە کوردەوەندە بێ کەس نییە هەر دەقێکیش بوێتوانێت چەکەڵگرێتەوە و لە هەمان کاتە من پێم وایە کە ئۆجلان ئەو پەیامی بڵاو کردەوە وتم بڕیارێکی ڕاستە لە کاتێکی ڕاستە چونکە پێش هەموو شتێ وەکو سەرکردیشی کوردی تورکیا قسەی کرد وەکو هاوڵاتێکی تورکی نەک سەرکردی هەموو کورد ڕۆژاوای کردە دەرەوە لەو هاوکێشەیە پەکەکە کە خۆی هەڵەوەشێن تۆ ناتوانن بڵێن ڕێکخراوەکانی تریش هەر پەکەکەن چونکە پەکەکەش لە لیستی تیرۆرایە لە ڕووی نێودەوڵەتیەوە بڕیارێکی استراتیژیە ئومێ دەکەین ئەوەی کە باسەکرێ ئۆجلان ئازاد کرێ ئەگەر لەژێر ماڵێک و چاودێرێکی شابێ ئێمە وەکو باشوور زۆر گرنگە لە معاناتی قوربانیەکانی باکوور تێبگەین پێشمان وایە ئەمەندە خەڵکی ئاقلیان هەیە خۆیان بزانن چی ئەکەن ئۆجلانیش کە هەموو تەمەنی یاوە بە کوردکارێکی کرد کە کوردێکە کەس دانی پیانانە ئێستا فاکتەرێکی گەورەیە گۆڕانکاری ئێجگار گەورەی سیاسی فەلسەفی ڕۆشنبیری کردووە کە ڕەنگە لە زۆر دیدگایە نەگونجێ لەگەڵ بیرکردنەوەی ئێمەیان بەڵام یەکێک لەو کێشانی ئێمەمانە بەداخەوە زۆر جار گفتوگوکان سەطحین ئەوانشی قسەی لەکەن لە ئەدەبیاتی پەکەکە و ئۆجلان و ئەو تاریخەش بکو پێویستیان نەگەشتون من ومێ دەکەم سەرکەوتوو بێ ئێستا ترامپ هاتووە ئەڵێ من ئاشتیمە سەردەمی سەرۆکی ئاشتیم رووسیا بۆ ئاراستەیە ئەڕوات کە بچێتە ژێرباری ڕێکەوتن پوتن ئەڵێ ئامادەم لەگەڵ زلنسکی دانیشم چین ئاشتی ئەوێ ئێران گفتوگۆی ئاشتی ئەکا کورد لە جەنگا لە پشتی ماتۆر ڕۆ هاتووە ئەڵێ من ئەسپەنە لەگەڵ ئیسرائیلە دۆخ ئاساییەکە کاکزانە ئێمە 100 لە جەنگا بووین کاتی ئەوەی ملەتی ئەمەش ئیسراحەتکە ئاشتی هەبێ لە ئاشتیا زیان ناکەین بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لە جموجوڵی نێوان پارچەکان لە گفتوگۆ ڕاوێژ چونکە یەکێک لەو کێشانەی ئەم سیاسەتی ئێمە وا ژەهراوی بۆ لانێمی کوردستان ناتوانیت بە زمانی کورد قسە بکەیت ئەبێ ئیلا حزبایەتی قسە بکەیت ئیلا بێ قسە بکەیت و جوێن بیت و ڕەخ نەبگریت زۆرم پێخۆشە سەرکردەکانی باکوور دێنە ئێرە یەکێتی ئەبینن پارتی ئەبینن با حزبەکەی من نەبینێ حزبێکی تر نەبینێ مەزلوم عەبدی دێت لەگەڵ پارتی دانیشێ لەگەڵ یەکێتی دانیشێ ئەمە یەکێکە لەو خەونانەی ئێمە هەمان بووە کە زۆر جار ناکۆک بووین لە شەرەفخانەوە ئەم کێشەمانە بووە ئەحمەدی حاجی قاری کۆی ئەحمەدی خانی باسەکەین ئومێ دەکەین ئەو پرۆسەیە سەرکەوتوو بێ ئێمە ئەتوانین پشتیوان بین هیچ نەبێ بە قسەی باش زۆر سپاس بۆ بەڕێز هۆشار عومەر عەلی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان سپاس پێما بێ ئەوە یەک بینەری بەرنامەکە بوو بێ تێگەیشت تێئەگات وەزعەکە بەرەو ئومێ دەکەین زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایەم شەومان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن